باشووری کوردستان کردووە لە ئێستاشدا فەرماندەی گشتی میحوەری چواری هێزی پێشمەرگە وەستا ڕەسوڵ بە توندی وەڵامی قسەکانی سەرۆکی بەرەی تورکمانی ئەرشەد ساڵحی دایەوە کە وتبووی پەکەکە تیرۆریستە و دەبێت عێراق بەجێبێڵێت. ڕۆژنامەوانیە لێرە ئەنجام بدەین بۆ وەڵامدانەوەی کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی کە لە چەند ڕۆژی ڕابردووە کاک ئەرشەد ساڵحی بەرپرسی جەبهەی تورکمانی قسەی کردووە لە دوو بوارەوە بە پێویستمانزانی بۆ ڕای گشتی ڕوونکردنەوەیەک بدەین کە یەکەم ئەو برادەرە باسی لەوە کردووە کە گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان تیرۆریستن یاخود ئێرهابین یا وەکو حزبێکی زۆر نامۆ و ناشرین وەسفی کردوون. ئێمە لە وەڵامە پێ ئەڵێن حەقی ئەو شەکرت نەبوو بچکاندایە کاکە ئەوە کاری تۆ نییە لەبەرەوەی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان یەکەمیان وەک حزبێکی ڕەسەنی کوردی ئێمە تەمەشایەکەین، دووهەمیش وەک هێزی پێشمەرگەی کوردستان ئەخلاقیان ڕێگا نادەین بە کەسانێک قسەی لەو بابەتە بوترێ کە شان بەشانمان لە شەڕی داعش دش بە داعش بەشدارن، خوێنیان ڕشتووە، شەهیدیان بەخشیوە، شەهیدیان داوە لە سەرتاسەری کوردستانە. ئەرشەد خۆی عزووی پەرلەمانی عێراقا جوان لە بیرەتی لە جەلسەی پەرلەمانیە لە خوێندنەوەی راپۆرتێکی بەڕێز عەبادی سەرۆکوەزیرانی عێراقا گەریلا و پێشمەرگە بە پاڵەوانی شەڕەکانی دشت بە داعش وەسفەکە. ئەی خێرە کاکە تۆ لەوێ ئەوەندە جورەتت تیا نەبوو بڵێ بەڕێز عەبادی تۆ بۆ باسی حیزبێکی واکەی خۆ حیزبە تیرۆریستە. بۆیە ئێمە تێگڕای قسەکانی ئەو ڕەت دەکەینەوە بە وەک حیزبێکی ڕەسەنی کوردی سێری ئەو حیزباکەین و وەک ئەخلاقی پێشمەرگە و گەریلایی ئێمە تەمەشای ئەو گەریلاناکەین کە بەشدارن لە تێگڕای شەڕەکانە. لەسەر بانگێشتی فەرمی بەڕێز پارێزگاری کەرکووک جەنابی دکتۆر نەجمەدین داوای لە سەرکردایەتی کردووە لە قەندیل 100 کەسی پەکەکە هاتووە بۆ یارمەتیدان و هاریکاریکردنی هێزی پێشمەرگەی کوردستان. ئەلەو سەردەمەیە ئێمە حەساسترین و قورسترین جەبهەمان بە گەریلاکان سپارد لە منتیقەی داقۆق تا ئەم لەحزەی من قسەتان بۆکەم دوو شەهیدی قارەمان و 8 برینداریان بەخشیوە لەم سنوورە، یەکێکیان بە ناوی شەهید مەروان، یەکیان بە ناوی شەهید ئارمانج ڕۆژهەڵاتی ئەلەم جێگایەیە شەهید بوو. و بە توندیش ئەو دیعایی ترشی ڕەت دەکەینەوە کە وتویانە گوایە لە دووس پەکەکە دوو کەسی تورکمانی فڕاند بێ. ئەسڵ و ئەساسی نییە، دوورە لە ڕاستیەوە.